فەیلسوفی گریکی دێرین دیمۆکریتس دەڵێت بەختەوەری لەناو مڵک و ماڵدا نییە، لەناو زێڕشدا نییە، بەختەوەری لەناو ڕۆحدا نیشتەجێیە. سڵاو ئازیزان، گەشتی ئەم جاری زایاڵەش بە ئەمریکا و ئەوروپا و کوردستاندا تێدەپەڕێت و گوڵبژێرێک لە جوانی و فەرهەنگ و ژیان دۆستی بۆ هێناوە. فیلمەنیۆکەی جیمز بۆند کاتی مردن نییە وا بڕیار بوو بەم زوانە بڵاو بکرێتەوە، بەڵام بەهۆی بارودۆخی ئەم پەتانەفرەتیەوە تێکڕا زۆرێک لە پرۆژە سینەمایەکان دواخراون یان خاوبوونەتەوە. ئەم فلیمەش دواخرا بۆ مانگی دەی ئەم ساڵ. هۆڵە گەورەکانی سینەما سەرقاڵی خۆسازکردنەوەن بۆ داهاتوو. بەرهەمهێنەرانی فیلمی نو تایم تو دای لە کۆمەڵە فیلمی جیمز بۆند چەند ڕۆژ پێشستا ڕایەنگەیان بڵاوبوونەوەی جیهانی فیلمەکەیان کە بڕیار بوو مانگی چواربێ دواخراوە بۆ مانگی دا. نوشەستێکی دیکە بۆ هۆڵی سینەماکان کە هەوڵی ڕزگارکردنی خۆیان دەدەن لەو زیانانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەرەوکی گرتوون. ئەکتەری بەناوبانگ دانیێل کرایگ بۆ جاری پێنجەم و بە وتەی خۆی وەک دواهەمین جاریش ڕۆڵی سەرەکی لە فیلمەکەدا دەگێڕێ. هەستم کرد پێویستم بە پشوویەکە و دواتریش پێویستم بە کاتە بۆ تەواوکردنی ئەو کارانەم کە بە ناتەواوی ماونەتەوە. فیلمی کات بۆ مردن نییە سەرەتا بڕیار بوو لەسەر شاشەی گەورە لەلایەن MGM و کۆمپانیای فیلمی کامکاس کۆرپس یۆنیڤێرساڵ پیکچرەوە لە مانگی چواری ساڵی ڕابردوو بڵاو بێتەوە، بەڵام دواتر دواخرا بۆ مانگی 11 ساڵی ڕابردوو و دواتریش بۆ مانگی چواری ئەم ساڵ کە لە ئیستاشدا ڕایگەنراوە دوادەخرێ بۆ مانگی دا. ڕامی مالیک ئەکتەری ئەمریکی مسری و براوەی خەڵاتی ئۆسکار یەکێکی دیکەیە لەو ئەکتەرە بەناوبانگانەی کە لە فیلمە نوێەکەی جیمز بۆندا ڕۆڵ دەگێڕێ. هەست دەکەم خەڵک تێڕوانینێکی بێوێنەیان دەبێت بۆ ئەوەی کە من ڕۆڵی کێ دەبینم و چۆن ڕۆڵەکە دەبینم. تێچووی بەرهەمهێنانی فیلمەکە بڕی 200 میلیۆن دۆلارە. خاوەن سینەماکان بە هیوا بوون فیلمی کات بۆ مردن نییە دەستپێک و هۆکارێک بێ بۆ گەڕانەوەی خەڵک بۆ هۆڵی سینەماکان. پەتای کۆرۆنا زیانێکی زۆری ڕوبەڕووی پیشە و بازرگانی فیلم کردووەتەوە لە ساڵی 2020دا. لە ئەمریکا و کەنەدا 80% بلیت فرۆشەکان پیشەکانیان داخستووە و هەروەها هۆڵە زەبەلاح و زەنجیرەیەکانی سینەما وەک AMC Entertainment و سینێوەرلد و سینەما مارک هۆڵدینگ زیانێکی زۆریان بە خۆیانەوە بینیوە. ڤایرۆسی کۆرۆنا هێشتا لە زۆر ناوچەدا خەڵک بە زۆری تووشەکە، لەوانە لە بازاڕی سەرەکی لۆس ئانجلس پێدەچێت ستۆدیۆکانی هۆلیوودیش پێیان خۆش نەبێ گەورەترین فیلمەکانیان ڕەوانەی هۆڵەکانی سینەما بکەن. زۆرێک لە سینەماکان داخراون و ئەوانەشی کە کراونەتەوە لە ژێر سنوور و کۆتوبەندێکی زۆردا کار دەکەن. بەفراوی نووری دەنگی ئەمریکا. نزیکەی 25 ساڵە لە تاراوگە دەژی بەهۆی بەشداری لە کار و پرۆژەی مرۆیی و فریاگوزاریەکان زووبەی وڵاتانی جیهان گەڕاوە. هونەرمەندی شێوەکارە و هەڵبەستوانە و نووسەرە، خەڵکی شاری سلێمانیە و ماوەیەکی زۆرە لە ژاپۆن دەژیا و ئێستاش لە لەندەنە. تا ئێستاکە 14 پیشانگای تایبەتی کردوتەوە، ئەمە بێجگە لە بەشداری زیاد لە 50 پیشانگای نێودەوڵەتی. ئەندامی بۆردی ناوەندی هونەری ئەمریکی و ژاپۆنی و ئاسیایی و ئەفریقاییە و لە ڕێکخراوی شنەبای ژاپۆنی بۆ یارمەتی ئاوارە و پەنابەران لە کۆزۆڤۆ و ئەلبانیا و سیرالیۆن و لیبریا و ئەفغانستان و پاکستان و چەندین وڵاتی دیکە خزمەتی کردووە. ئێستاکەش سمکۆ ئەحمەد میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. کاک سمکۆ بەخێربەی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا، ئەم کاتت باش. زۆر سپاسدانەکەم سەرچاو. هەر بژین. کاک سمکۆ هەڵبەت تۆ هەم وەک هونەرمەندێکی شێوەکار، هەم وەک نووسەرێک،
هەم وەک هەڵبەستوان هەروەها وەک کارمەندێک یان کەسێک لە بواری چەندین ساڵە لە بواری ڕێکخراوە خێرخوازیەکانە کاری کردو و چەندین شار و وڵاتت بینیەوە بە تایبەتی وڵاتە هەژارەکان وڵاتە تازە پێشکەوتەکان و پەیوەندیکی زۆر ڕاستە و خۆت هەبوو بە خەڵکەوە پێمان خۆشە سەرەتا لە هونەرەکەتەوە دەست پێ بکەین ئەزمموی تۆ ئەزمموونێکی جیاوازە ئەم جیاوازیە لەکوێوە هاتووە ئەزمموی هونەری لای من ئەزممونێکی درێژە من یەکەمین تەجروبەی بڵێن کە هەستکەم کە حەزم بە هونەری شێوەکاری هێگەڕێتەوە بۆ قوتابخانەی قەدەمخێری سەرەتایی ئەو کاتە مناڵێک بووم لە قوتابخانەی قەدەمخێر مامۆستای وانەمان داوای کرد وێنەیەک کێشم وێنەیەکم کێشا چوومە نییە ماڵەوە بەدڵ و داوێن وێنەیەکم کێشا زۆر جوان بوو کە بردمەوە لە باتی دەستخۆشی زندەیەکم خوارد ئیتر لەو کاتەوە شرۆی بڕوا بە خۆبوون لە منا دروست بوو حەسم کرد کە شتێکی جوانم کردووە چیرۆکی دووەمیشم بەجددی ئەو هینە ڕۆژێک کە باوکومت ڕۆژێکی بەفراوی بوو لە کوردستان کە باوکم کابراکی یانێق بوو مەجموعەیەک بۆیەی پێڵاوی جوانی هەبوو تەسەوورگە ئەو بڵێن ڕۆژێک کە ئەو خەڵکێکی زۆر هاتە حەوشەی ئێمە و تەعزێشتیوە من لەو کاتیا چوون بە بۆیاخی خۆنەرەکانی بڵێن بۆیاخی خۆنەرەکانی ئەو کارێکم کێشان لەسێ سەرباچیەکانە گەڕێتەوە بۆ بڵێ مناڵە من لە مناڵیمەوە ئالودەی ڕەنگەکان بووم ئالودەی سروشت بووم ڕەنگەکانی پاییز ڕەنگەکانی ئاوی ڕەنگەکانی زستان یان هەستەکەم لە مناڵیەوە کۆنێکشنێکی زۆر ڕۆحی لە بینی من و ڕەنگانە هەبووە دوایەوەش لە بڵێن زانکۆ کە چوومەهێن زانکۆ زۆر زۆر حەسیل کە بڕۆمە فنونە جەمیلە لەبەخا بەزەو کاتە بەداخەوە کۆمەلگا زۆری یان کرد تەدەخلیان کرد لە ژیانی شخصی منە لەبەرەوەی من لە قوتابخانەی ڕۆشنبیر یەکەم بوو مۆستاڵە دەرەجەیەکی زۆر مێنا بوو کە بازی کولیە فنونم کرد مامۆستاکانمان وتیان کاکە تۆ شێت بووی کە خەڵکی نێخواخواتی و دەرەجە بێنە بڕاتە کولی توو بۆ هەندەسە و نازانم چی ئەو هینە بڵێن خەڵجارێکی تریش لەبار براکە من بڕۆمە بڵێن بوارێکی ئەکادمی هونەری شێوەکاری بخوێنم بەس من هەر کۆڵم نەیە لەگەڵ ڕەنگەکانە لەگەڵ دینەکانە فۆرمەکانە بەردەوام لە عاشقا بووم هەتا کۆ بوارم بۆ هەڵکەوت کە لە ساڵی 96 چوومە ژاپۆن دەبێت توانین بە ئازادی خۆم هونەری شێوەکاری بخوێنم لە زانکۆی تۆکیۆ هەر لە پاڵەویشە ماجستێرم خوێن لە هەندسەی مەدەنیە بەس ئیتر هونەری شێوەکارێکە بۆ من کۆنێکشنێکی ڕۆحیە یعنی شتێک نییە ڕەبط بێت بە بیزنس و ژیانی منەوە بۆیە هەردەم حەزم کردە هونەری شێوەکاری هەر وەکو هیوایەتێک بمێنێتەوە کە من بتوانم لە ڕێی هونەرەوە تعبیر بڵێن لە خۆم بکەم زیاتر بنیش هونەر وەکو بڵێن شێوەیەکی تێراپی سەیرەکەم وەکو ئەو بڵێن کاتێک کە لەسەر کانڤاسێک کارێکەکەی هەستەکەم کۆنێکشنێکی ڕۆحی دروستە بێت لە بینی من و کانڤاسەکەیە ئینەرجیەکەی لە بینی من و کانڤاسەکەیە ئەو ئینەرجی لە ڕێی کارێکەوە بگەیان ببینەر کاکسم کۆ هەڵبەت گەشتینە ژاپۆن حەزەکەم بۆ بینەرانی دەنگی ئەمریکا باسی ئەزمموی خۆتمان بۆ بکەی لە ژاپۆن هەڵبەت ڕەنگە ژاپۆن وەکو وڵاتانی دیکە نەبێت سەختە بۆ هەم بۆ پەنابەر و هەم بۆ هونەرمەندیش بەڵام تۆ بۆ خۆت توانیت کۆمەڵێ کاری ڕژد و کاری جوان هاوکە هەر لە بواری هونەریە لە بواری خێرخوازیە لە بواری خراوەکانە بکەی ئەم ئەزممونە زۆر گرنگە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زۆر بڵێن ڕاستە تەجروبەی یابان هەر وەکو خۆری شخصی خۆم هەرۆکو هونەریش کارێکی جەزری کردو لە ناخوێحساسی منە کە من چوومە یابان بە کوڕێکی ڕەفیقم دەوتم کاکە خارجەکەی من لە خارجەکەیەوە ناچێت خارجەکەی من هەر تەواو خارجە کوردێکی لێ نییە یعنی جادەیەکی شارە نەبوو بڵێ من نیە مێمۆریم هەبێ لەگەڵیا شوێنێک نەبوو کەسێک بڵێ نەبوو بیناسم بیرەوەرێکمە بێ لەگەڵیا یعنی بە تاک و تەنیا خۆم بووم بۆیە بەڕای من لە هێن بڵێن ژاپۆن من یەکەم جار خودینی خۆم کرد ناسی هونەری بڵێن هونەرەکەشم بە شێوەیەکی زۆر جیاواز بڕا لەبەری کوردستان وڵاتێک بوو لەناو شەڕ و ئاژاوە و ئەگە سەری کارەکانی کوردستانم بکەیت زیاتر سەبارەت بە جەنگ و نەهامەتیەکانی زانم من هەردەم بڵێن حەزەکەم کارەکانم هەوێنی کارەکانم دەنگی ئینسانە بێدەنگەکانی جیهان بێت با بگەڕێنە سەرەوەی کە دوایین پرسیارم سەبارەت بۆی پرۆژەی تازەت لەم بارودۆخی کۆرۆنایە و لەم بارودۆخی کەرەنتینە و هاوکات داخستنی زۆرێک لە گەلەریەکان زۆرێک لە سینەماکان زۆرێک لە ڤیستیڤاڵەکان بە حەقەت ئایا پرۆژەی داهاتوو چییە و ئێستا کەش سەرقاڵی چین بۆ ئەوەی
بینەرانی دەنگی ئەمریکا ئاشنابن بەوەی کە ئێستاکە سمکۆ ئەوێت چی بکات؟ وڵی کۆرۆنا وەکو بڵێن تۆ خۆ دەزانی نەکرد وڵاتێک هەموو بڵێن دنیای گرتوێتەوە تاسیری لەسەر هەموو شارەکێکی هونەری داناوە بەزەوەی کە من ئێستا لە بڵێن پرۆژەما بێت بە تەمام بۆ بڵێن خولی ئایندەی جالا لە تۆکیۆ میترۆپۆلیتان میوزیەم 11 هونەرمەندی کورد داوت بکەم لە بڵێن هەری چوارین پارچەکەی کوردستانەوە بتوانین بۆ دوای کۆرۆنا ئەو بڵێن پێشنگار بکەینەوە جارێکی تر بەس وەکو تریش بەڕای من کاتی کۆرۆنا و کەرەنتین کاتێکە کە هونەرمەند دەتوانێت کاری بڵێن هونەری باش بکە کاتێکی شێکە لەگەڵ خۆیان بتوانێت کارەکانی بکە بەڕای من هەموو بڵێن هونەرمەندەکان نەکرد من بتوانین ئەم کەرەنتینە بە شێوەیەکی پۆزیتیڤ بەکار بهێنین و سوود لەو کاتە ببینین کە لە ماڵەوەین بۆ کێشانی چەندین کاری تازە بە هیوام لە دوای کۆرۆنا بتوانین لە ناو فرەیمی مۆزەخانەیەکە یاخود گەلێرێکە لە شوێنێک پێشکەشی بکەین و بتوانین چەند بڵێن بابەتێکیش لەسەر کۆرۆنا بکەین من بڵێن خۆم چەند کارێکم کردووە لەسەر کۆرۆنا بە ناوی کۆڤید we will never give up مەجموعەیە کار کە بۆ بڵێن مێژوش بتوانین داهێن کە جیلێکە بووە بەدەزم بڵێن ترسناکەوە کردو ئازارمان چەشت و بەس بەردەوام داهێنان هەیە داهێنان هەرگیزی ناوەستێ. زۆر سپاس کاکسمکۆ بۆ کاتی پێت بەخشین. زۆر سپاس. هەر بژین. نووسەر و لێکۆڵەرەوە مەریوان وریا قانع دەڵێت مرۆڤ ناتوانێت بەتەنها ممارەسەی ئازادی بکات بەڵکو لە ناو سیستمێکی پێکەوەبوونی کۆمەڵایەتی و بەریەکەوتنی کۆمەڵایەتیدا پیادەی ئازادی خۆی دەکات. هەندێک لە هونەرمەندەکان پێیان وایە لە نێو هەموو شتێکدا هونەر ئامادەگی هەیە لە ئاو لە خاک و لە ئاگر و لە بەفریشدا لە فەڕەنساش لە بەفر چەندین شاکاری جوان دروست دەکەن. 38مین پێشبڕکێی پەیکەری بەفر لە شاری ڤالیۆری فەڕەنسا سەرڕای گرفتاریەکانی پەتای کۆڤید-19 و نیگەرانیەکانی پەیوەندی و سازکردنی فیستیڤاڵ لەوبارەیەوە. بەڵام پێشبڕکێکە هەر سازکرا و هاوکات 15 تیمیژ ڕکابەری یەکترین لە پێشبڕکێکەدا و تاشە بەفرە بەستوەکان بە بەرزی 4 مەتر بۆ هەر یەکە لە تیمەکان ئامادەکراوە و خەڵاتی یەکەم بۆ لینۆڤێل دوسایلینگس بوو کە لەلایەن ستێفانی ڕابوسۆس و بینۆیت میسنیەر و ئۆلیڤەر چەتەلێنەوە دروست کرابوو. شێوەکار و موزیکژەن و دیزاینەرە بەشداری چەندین پرۆژە و پیشانگای هونەری کردووە چەندین بەرهەمی موزیکی خۆی و هاوبەشی ساز کردووە بەشداری دەیان پیشانگای تایبەتی کردووە یەکێکیشە لە دامەزرێنەرەکانی تیپی مۆزیکای سەهەند ڕێباز مەجید بۆ زایەڵە میوانی دیاری محەممەد بوو. ئێمە پێشەوەی برسینە پەیمانگە ینی هەوڵمانە لەگەڵ من و هیوا کەریم و دارا عەبدولواحید ینی زیاتر ڕسمان کرد و ئیترەوە بوو من چوومە پەیمانگە کە چوومە پەیمانگە بەڕاستی لێ شێوازی هونەرم بە ئەکادمی خوێن تر قۆناغەکانی ئێمان بڕی و چۆنەڵێ لە فیستیڤاڵەکانیا بەژارە بووین کە ساڵانە ئەیکرد ئیتر تۆ لەوێ هونەرە خوێنی هونەری وێنە کێشانە خوێنی تا تەواویەکەیت
پاژەوەی ئەو کاتە تەواوەکەی لەو ماوەی تەواوەکەی لە وێنەکێشاندا ئیتر لە دواوە تۆ حڕی تۆ سربەستی لەوەی چ مەدرسەیەک چ قوتابخانەیەک ئەگریت ینی خۆتی تا دۆزیتەوە بەڕاستی من خۆم لە ئوسترا تا دۆزیەوە جاری وایە تۆ دەروون بەس شتێک تێری ناکە لە مەجای فەنیە کە بەڕاستی فعلەن من یەکەم تەنها کەس بووم کام ئامێرەم گر بەدەستمەوە ئەوەشی خۆش بوو کە کەسی کە نەبوو ئەوە شتێکی خۆش بوو چونکە ئەوتوانی تەسەوڕەکرد ئەو شتێکەکەم کە کەسێکی کرد نەیکردووە ئەو هینە ئەبێ لە ئەوەنیە هەستەکەم ئینسان پێویستی بەو پاڵنەرە هەیە ئەو پاڵنەرە وای لێکردم کە دەستکەم بۆ ئامێرە بەڕاستی جگەلەوەی کە حەزم لێ کرد من بەڕاستی لە تەلەڤیزۆن نبینیم جارێکیان پێشەوەی منە ئامێرە لە تەلەڤیزۆن نبینیم زۆر عاشقی بووم زۆر سیر بوو بەلامەوە بەڕاستی ئیتر دوای زۆربەی برادەرەکانم ئێران بەجێهێش ئیتر من فەرقێکی زۆر لە ئەبستراکت هەمامەوە پێویستی بەوە کرد تۆزە دەرچم لەو قاڵبە بێمە دەرەوە لەو قاڵبە لەوەی کەیتر منەوەیتر لەسەر لەو حەئیش نەکەم لەو حاوڵە لە ناو معرەزێک هەپشانی خەڵک نێ ئەمجاری ئیشێکم کرد جیاواز بوو چۆنەڵی ئەچوم زۆر جار هاتوچووی ئەو شوێنەی سەرچنارمە کرد مەقلعەکەی سەرچنار جارجار هەروە ڕۆیشتم پیایە ئیتر سێری ئەو بەردوشتەم کرد هەلە خۆمەوە شتێک فکرێک بۆ من هاو بۆچی ئەم بەردانە ڕەنگ نەکەم ئەم بەردانە هەراوە هەستمە کرد بێ ناسکەوتون لەو ناوە بۆچی ڕەنگیان نەکەم بۆچی دوایان لێ نەکەم سەرنج ڕاکێژم کەی چێکە زیاتر بەڕاستی من حەزم کرد لە ناو سروشتا ئیش بکەم ئەو ئیشی ناو تابلۆم گوێزایەوە بۆ سەربەرد خانمە گۆرانیبێژی کورد لە شاریوان ئەیلولکایە گۆرانیە کوردیەکان دەکات بە ئۆپێرا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاوی دەکاتەوە لە ماوەیەکی کەمدا بەدەنگە خۆش و ناوازەکەی هەزاران هەواداری سەرسام کردووە بە دەنگ و تەرزە هونەریەکەی کە زۆر جیاوازن. Liwanê ciwana binavê Eylûlkaya li ser torên medya civakî bi dengê xwe yê zelal stranên Kurdî bi şewazê operayê dibêje. Di demek kin da bala muzîkhezan û pisporên hunera operayê kîşandiye ser xwe. Kaya 18 salî ye û li Enqerê beşa antropolojî ya zanîngeha Hacetepê dixwîne. Wê heya niha qet perwerdehiya strangotinê nestandiye. Lê malbata wê ji Culemêrgê ye û di nava malbata wê de dengbêj hene. Kaya dide zanîn ku di aliyê stranbêjiyê da bandora malbata wê pir li ser wê kiriye. Zarokatî heta vê gavê ez her tim stranê dibêjim. Lê ser tora civakê YouTube jî evê me hekînî ve ez dibêjim. Bu rastî muhevî netkir li gelek tişnên baş hatin gotin. Ez gelek keyfxweş bûm û ez gelek motive bûm. Kaya her wiha ji destê xwe yê rastê astengber e û da ku bikare destê xwe bikar bîne wek fîzyoterapî dest bi gîtarê kiriye. Ev jî bo stranbêjiyê bûyê sedemek baştir. Piştî ku wê bi dengê xwe yê zirav dest bi gotina stranên operayê kir, hejmarek hunermendên navdar yên Kurd û biyanî xwe gihandine Kayayê û gotine ku ew ji bo piştevaniya perwerdehiya Kayayê amade ne. Hinek li min geriyan, hinek li peyam şandin, minak Nizamettin Arınç, Pervin Çakar. Lê ez dixwazim tiştekî din bêjim. Bi seyesere miravekî pir heyecan min dengê xwe, qabiliyeta xwe min nas kir. Ev kes jî li Kolînar akademisyen Nurdan Şarman e. Li ser kanala wê ya YouTubeê stranên kurmancî, zazakî, ermenkî, tirkî û îngilîzî hene.
کایا دixwaze herî zêde li ser Kurdî xwe pêş bêxe û nasnameyê gelê Kurd bi hunera operayê bide naskirin. Ez dixwazim Kılamı Stranan Kurdî gel dengê xwe soprano mîna operayê bêjim. Ez dixwazim dengê xwe kelapora muzîka Kurdî bigihînim dinyayê. Hin strana bi laviyekî nû bi kompozisyonekî nû bêjim. Beriya we hemiya dixwazim perwerdariya baş bibînim. Loma min dest xebata muzîkê kir. Eylül kaya armanc dike ku stran û kelamên kevin yên vê herêmê bi şewazê operayê û dengbêjî bigîne hevdû û nûjen bike. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. زۆربەی شار و وڵاتە پێشکەوتۆکانی جیهان لە ڕێی دەوڵەمەند و خەڵکە ژیان دۆست و خێرخوازەکانەوە گەشاونەتەوە. دەوڵەمەندێکی شاری هەڵەبجەش زیاد لە 12 پرۆژەی گرنگی بۆ هەڵەبجە دروست کردووە. چەندین قوتابخانە و یاریگا و باخچەی ساوایان و پەرتوکخانەی بۆ شارەکە بنیاد ناوە. ساڵانەش بە بەردەوامی هاوکاری هەموو سێکتەرەکان دەکات و خەڵاتی تایبەت دەبەخشێت بە خوێندکارە یەکەمەکان و هاوکاری خوێندکارانی کەم دەرامەتی زانکۆکانیش دەکات و لەگەڵ چەند سەرمایەدارێکی دیکەشدا نەخۆشخانەیەکیان بۆ شاری هەڵەبجە دروست کردووە. فەرحان هەورامانی بۆ زایاڵە ئەم راپۆرتەی بۆ ناردوون. لە دوای ساڵی 1991ەوە بنەماڵەی حاجی محەممەدی بامۆکی بەبێ بەرامبەر و بە گژمەی ملیۆنان دۆلار پرۆژەیان بۆ هەڵەبجان جامداوە. ڕادستی بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان ئاسۆی حاجی محەممەد دیارترین ئەندامی بنەماڵەکەیانە کە ساڵانە پرۆژەی گەورە و نوێ دەهێنێتە هەڵەبجە. ئێرە قوتابخانەی ئاسۆیە نوێترین پرۆژەیانە و کە بە گوژمەی زیاتر لە $1,400,000 بنیادیان ناوە و پێشکەشی هەڵەبجەیان کرد. ئاسۆ وەکو سەرمایەدارێکی ئەم پارێزگایە هەمیشە لە خزمەتی پرۆسەی پەروەردە و تەواوی سێکتەرەکانی تر بووە. لە ساڵی 90 کاتی هەڵەبجە لەگەڵ زەوی تەخت بوو سەرەتا قوتابخانەی بورهانی حاجی محەممەدیان دروست کردەوە، پاشان کتێبخانەی گشتی هەڵەبجەیان دروست کرد و لە 2010 باخچەی ساوایانی شەونمیان بۆ مناڵانی ئەم پارێزگایە دروست کرد و وەک جەنابیشتان بینیتان لە 2020 قوتابخانەی ئاسۆی حاجی محەممەدی دروست کردەوە بە تەواوی پێداویستیەکانەوە. لە سەروبەندی نەبوونی نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنادا لەگەڵ چەند سەرمایەدارێکی دیکە پرۆژەی بنیادنانی نەخۆشخانەی وەفایان ڕاگەیاند. بەڵێ لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە وەک خۆتان ئەزان هەڵەبجە هیچ جێگایەکی نەبوو بۆ داخڵکردنی نەخۆشەکان کە ڕەوانەی سلێمانی ئەکران نەخۆشەکانمانە هەم فاسەکانیشان. بەڵێ کاگاسۆ لەگەڵ کۆمەڵێک پیاوی کە هەر لە سەرەتای ڤایرۆسەکەوەسان بە دروستکردنی ئەم نەخۆشخانەیە کە پشتی شێری بەرکەوت کاگاسۆ لە دروستکردن و بنیادنانی ئەم نەخۆشخانەیە. ئێستا لە هەڵەبجە کتێبخانەی گشتی و یاریگاکانی فوتساڵی شنەروێ و ئەشکەوڵ و باخچەی منداڵانی شەونم و قوتابخانەی بورهان و مزگەوتی حاجی محەممەد و کارگەی ڕۆنی ڕاسان بەشێکن لە پرۆژەکان بنیادنانەوەی قوتابخانەیەکی دیکەشیان دەست پێ کردووە. هەر لە پاکردنەوەی گەڕەکەەکانی هەڵەبجە و کاتەچووکە هەڵەبجە تەواو وێران و خاکەکەی سوتما کرابوو، پاکردنەوەی گەڕەکان لەوە پرۆژەکان دەست پێکە، دواتر کتێبخانەی گشتی، دواتر مزگەوت، قوتابخانەی بورهان، دواتر هۆڵێکی تایبەتی بۆ نەپرسەکان، دواتر قوتابخانەی شەونم، دواتر ئەم قوتابخانە و پاشان چەنا پرۆژەی خێرخوازی تر سپۆنسەری خوێندکارانمان هەیە هەبووە چەند ساڵێک لە ساڵی 2002 تا 2011 و ئێستش هەنێک لە پرۆسەکانمان بەردەوامە. وە خەڵکی هەڵەبجە دەڵێن هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێی کوردستان و ناوچەیەکی سنووری وەک پێویست خزمەت نەکراوە. لە چەندین بەرواری مێژووییدا ناوچەی شەڕەگەورەکان بووە و وێران بووە. ئەمە لە کاتێکدایە خزمەتەکانی بنەماڵەکەی حاجی محەممەدی بامۆکی لە ساڵی 1991ەوە دەست پێ دەکەن کە ئەرکی پاکردنەوەی گەڕەکەکانی هەڵەبجە لە ئەستۆ دەگرن. ئێستاش بەردەوامن لە خزمەتکردن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دەستیان دیارە کاگاسۆی حاجی محەممەدی بامۆکی. مێژووی کۆشکی سپی هەر مێژووی سیاسی و سەرۆکەکان نەبووە.
بەڵکو خاوەنی مێژوویەکی ناوازەشە بۆ میوانداری و بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان لەو کۆشکەدا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بەدەستی خۆی سەگەکانی و ئاژەڵە ماڵیەکان دەباتەوە بۆ کۆشکی سپی. ئەو زەڵۆمەی سەر سپیەت دبینی سەرۆک جۆ بایدنە لە ستۆرگەها ئاژەڵەیە ئلوی دەمی ئەو جێگرێ سەرۆکی بی و دویە سایەکێ بخۆ خوددان کرد. ئەوی سایەکی ئەڵمانی جەرمەن شەپرد بناوێ مەیجر دەستنیشان کرد. ئەف چەندە بێگوهۆڕین ji demê serokêberê Donald Trump li qesrospî da ku ewî destûriya hebîna sayan neda. Dê çawan li min bihê mêzekirin dema ku li baxçeyê kûçkaspî bi sayekî rabim. Berî Trumpê bû sedan salan xêzanên êkeyê qesra spî ajalên xwe digel xwe tînan. Belê cawaziya vê carê ku meycer dibite êkemîn se ji yê stargeha ajalan înayn û digiheta qesra spî. Mecûr anî cemme dema ku kesek hatî bingeha berrevaniya saxlemiye DHA û 6 teşkên segan anîn. 6 teşkên ku ji cûrê segên Almanî yê şivanan bûn. Rewşa wan ne baş bû. Ew nexweş bûn. Îna bûn da ku çavdêriya wan bihêkirin. Dema anîn derhal mezanî ku ew bêzar û nebaşin. Mezanî ku pêdiviya wan bi çavdêriyeke xurt ya pizîşkî heye. Nûka Serok Bidenî du sa hene. Trump û Major û her du saya malperekî Instagramê hene bi navê 46 Dogs. Major Biden, if you're watching. Mecûrê Biden dema lê binêrî ew xwedî rûmeteke giran e birêz. Ji bo pîrozbahiyê storgeha ajalan li welata Delaware ahengek pirêya Zoomê ragihand. Welcome everyone to the Hên hemî bi xêr hatin bû êkem cejna merasîma inauguration. Her wasa dezgeha CBS ragihand ku Serok Biden dê pişîkekê jî înta qesra spî. Biden has talked a lot about unity, about wanting to heal us and bring us together. Biden gelek behsa yekgirtinê dike. Behsa heza başkirina me dike. Dixwaze me bigihîne êk û dûberiya me ya siyasî nehêle. Çak e. Ez dibînim ku ev karek bi zehmet e. Lê dema ku ew bikare pişîkek û sayekî bigihîne hev û hejhevdû bikin, ev destpêkeke manewe ye. Ji ber vê ez dibînim ku gihandina heviya Partiya Demokrat û Komarî vê demê helbet dê sanahîtir bît. Nûka her du sa Trump û Major bi keyf û xweşî li qesra spî de ên çin û jiyana xwe berdewam dikin. ڕۆماننووس و هەڵبەستوانی بەریتانی جۆرج ئیلیۆت دەڵێت کاتێک ئێمە گوڵی زیاترمان دەوێت هەرگیز گوڵ نابارێت دەبێت درەختی زیاتر بڕوێنین تا زایەڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.